ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی لە کۆبوونەوەی ئاسایی خۆیدا جەختی لەسەر پرسی لامەرکەزیەت و ئیدارەدانی دارایی کردەوە، هەروەک چۆن لە ڕێکەوتنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بۆ پێکهێنانی کابینەی نۆیەم و کارنامەی حکومەتیشدا هاتووە و لە ئێستاشدا بۆتە خواستێکی میلی و گشتگیر لە سەرانسەری هەرێمی کوردستان، بۆیە پێویستە هەرچی زووە بچێتە بواری جێبەجێکردنەوە. لامەرکەزیەت کە بریتیە لە دابەشکردنی دەسەڵات والەیەکە کە ئیتر بڕیارەکە لەو شوێنە بێ کە ئیدارەی خۆجی خۆیەکەن، یعنی خۆی هەڵاستێ بە ئیدارەکردن و بەڕێبردنی ئیش و کاروباری خۆی. ئەمە لە دوو لایەنەوە سوودی هەیە. یەکەم تێچووی بڕیاردان و کولفەی هاتوشۆکردن و گەڕانەوە بۆ مەرکەز کەماکاتەوەتە بۆ حکوومەتی هەرێم کەماکاتەوە لە سەرشانی حکوومەت ئەو بڕیار و هاتوشۆکردن و کۆمەڵێک لەوانەیە کۆمەڵێک شت پەیوەندیدار بێ بە بابەتە کەماکاتەوە ئەم کولفەیە کەمە بێتەوە. لە هەمان کات داهات و توانە و ئیمکانیەتی ئەو پارێزگای بنمون ئەگەر باسی سلێمانی بکەین، هەڵەبجە بکەین، هەولێر و دۆک بکەین، بەچی شێوازێک بێ ئیمکانیەت و توانەی ئەو پارێزگای دەرئەکەوێ کە بەپێی توانە و ئیمکانیەتی خۆی بڕیارەدا لەسەرەوە کە پرۆژەیەک بکات، ئیدارەکردنی دەوایرەکانی خۆی چۆنچۆنی بێ، استفادە ئەکرێ، سوود ئەبینرێ لەو توانە و ئیمکانیەتی کە هەیە بۆ پێشخستنی بواری بنمونە ئابووری، بواری پەرەپێدانی ئابووری لە پارێزگەکە، پرۆژەیەکی زیاتردا ئەمەزرێ، خەڵکێکی زیاتر ئەچێت و هەری کاری بۆ ئەرەخسێنرێ، واتە بێکاری کەمە بێتەوە، ئاستی داهات لەو شارە بۆ تاکێک زیادەکە. ئەمانە هەموو تەمان کە ئاسی تاکێک، ئاستی داهاتەکەش، ئاسی بژێوی ژیانەکەش زیادی کرد و بەس بوو، بەتەکیدەوە والەیەکە بەرەو خۆشگوزەرانی هەنگاو بنرێت. پارێزەرێکیش تەکیل لە یاسایی بوونی پرۆژەکە دەکاتەوە بەوەی پەیڕەوکردن و جێبەجێکردنی پرۆژە یاسایی لامەرکەزیەت هەموو پاڵپشتێکی دەستوری و یاسایی هەیە لە دابەشکردنی دەسەڵاتە کارگەڕی و ئابوووریەکاندا کە بۆ تاخواستێکی فراوانی جەماوەری لە هەرێمی کوردستان. بەپێ دستوری عێراقیش کە ئاماژەی پێکردووە بەپێ مادەی 122 دستور ئەڵێ هەموو پارێزگایەک بۆی هەیە پەیوەست بێت بە لامەرکەزی ئیداری و مالی و هەتا تەنانەت تا ڕادەیەکی زۆریش خۆی پێدانی ئەم حەقەلان دستوریەوە پێدانی وەکو چۆن بڵێ حەقێکی بە شێوازی تابعی سیاسیە. لەبەرەوە سەنەدێکی دستوری زۆر بەقوت هەیە کە دستوری عێراقا، دستوریش بەدایکی یاساکان دائەنرێ. هەنگاوەکانی پرسی لامەرکەزیەت تا دێ زیاتر دەبێت و دەبێتە پرسێکی گشتگیر لەسەر ئاستی پارێزگاکان و هەرێمی کوردستان بۆ شەرعێدان بە دەسەڵاتی دارایی و کارگێڕەکان بە جۆرێک کار ئاسانی زیاتر دەکات بۆ بەڕێکنی کارەکانی هاوڵاتیان و بژانەوەی زیاتری ئابووری و زیادبوونی هەلی کار. هێژین لەتیف، گەلی کوردستان، سلێمانی.